چاکسازی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و شەفافیت لە داهات و خەرجیەکان و چەسپاندنی سەروەری یاسا هەمیشە پرۆسەیەکی ئاسان نەبوو بەتایبەتی لە وڵاتانەی کە لە قۆناغی ڕاگوزەریدان. پرسیارەکە ئەوەیە کاتێک بەتایبەتی پرۆسەی گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی خراپ ئیدارەدان لە ئاسەجاجەکان هەمیشە پرۆسەیەک بووە کە لەژێر پەردە و بەنهێنی ئەنجام دراوە بۆیە گەشتن بە سەرچاوی گەندەڵەکان هەتا حدێک کارێکی ئاسان نییە. پرسیارە گرنگە جەوهرەکە ئەوەیە لە دوای تێپەڕبوونی ئەو کار و چالەکانی کە دەستەی دەستپاکی و مێژوو بۆ خۆی تۆماری کردووە بابەتی پرۆسەی گەندەڵی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی گەشتۆ بەکوێ ئایا نەتیجە و دەرەنجامی دڵخۆشکەر هەیە ئامارەکان بەراورد بە ساڵی ڕابردوو چیمان پێ دەڵێن ئایا دەتوانین بڵێن بەرەنگاربوونەوەی هەموو ئەوانەی کە دەچنە چوارچێوەی خراپ بەکارهێنانی دەسەڵاتی ئیداری و گشتی ڕێڕەوی ڕاستی خۆی وەرگرتووە هەمووان دەوێتە تەوەر و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستی دەستپاکی هەرێم وەردەگرم. کاک حاکم سپاس. زۆر سپاس کاگەر سەرچاو زۆر سپاس بۆ دەرفەتە ڕێزم بۆ خۆت و بۆ بینەرەکانی کەناڵە بەڕێزەکەتانێ. سپاس بۆ بەڕێز بۆ بەشداریت. کاک حاکم لە دوای تێپەڕبوونی ئەم مێژووە حتمەن لە دوای کارەکانی ئێوە دەبێت نەتیجە هەبێت. بەتەکید دەتوانین بڵێن لە دوای ئەم مێژووە لە دوای کار و چالاکیەکانی ئێوە نەتیجەکە لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دڵخۆشکەرە؟ زۆر سپاس کاگە سەرنجارشکە وڵا خۆ ڕەنگە پرسیارەکە گشتگیر و تۆزێک کوچکوتنی ناخی ڕەنگە یاخۆت ئەوەی دڵی خەڵکە بڵێن ڕازی دڵی خەڵکە نەزان نزیکەی لە کوردستان دەتوان بڵێن دەوری 11 ساڵێک ئەبێ بە عەمەلی چۆتە بواری ئیشکردن و ئەوانە پاژەوەی یاساکەی لە 2011 قرارکە و لە ناوەڕاستی 2013 بە هەڵبژاردننی سەرۆکی موەسسەکە لە پەرلەمان پرۆسەکە دەستی پێکرد. ئەگەر بە مجەڕەدی و تەنها ئیش و کاری دەستی دەستپاچی وەربگرین و چاڵاچی و ساڵانە بە تەکید ئەوەوە لە دوای 2015ەوە دەتوانم بڵێم کە یەکەم راپۆرتەیە کاتەوە 10 ساڵە ئێمە راپۆرتی کار و چاڵاچیەکانمان لە هەر سێ بواری خۆپاراستن و شەفافیت چاودێریکردنی یاسایی و دەستپاچی بوونی بەڕیار و کار و چاڵاچیەکانی کەرتی گشتی لەگەڵ لێکۆڵینەوە لە کەیسەکانی گەندەڵی بڵاوەکەینەوە. کۆی پرۆسەکە ڕەنگە لە تا ئێستا قسە لەگەڵێەوە بکەین سەروی 1200 کەیس لە جانبی تاقیقات ڕەوان کرابێ و سەدان حکمی قەزایی هەبێ کە ئەگەر ئەوە پێش مقارنە بکەین بۆ پێش بوونی دەستی دەستپاچی دەتوانین بە هەنگاوەکی باش و بەرچاوی بڕین بەڵام بەبێ ئەوەی گەورەی بکەین و لە حەزمی طبیعی خۆی بێنە دەرێ چاودێریە دابن بڵێن دەرکردنی کۆمەڵک ڕێنمایی گرنگە بۆ خۆپارێزی لە گەندەڵیە نووسینەوەی دوو استراتیزیەتی دژە گەندەڵیە لەسەر ئاستی یاریمی کوردستان کە هەردووچی لە دوو کابینی حکومەتدا ئیقرار کرا بە تایبەتی ئەوەی ئەخیریان بە هەنگاوی باش بەرەو پێش چووە کەواتە ئەو کار و چاڵاچیەکانە بەڵام ڕەنگە بۆ من و بۆ تۆ بۆ هاوڵاتیەک کە کۆی پرۆسەکە ئەبینێت ممکن نییە لە هیچ وڵاتێک کاتەوە ئەبێ کۆی موەسساتەکان بەیەکەوە لە یەک ئاستا لە یەک لی بڵایە خۆت لە چێپڕچێ لەگەڵ یەکە ئەوە بکەن ئەو کات دەرەکەی ڕەگە زیاتر لەم کابینەی کە خۆشت دەزانی ئێستا هەموو موەسسات بە دەستپاچیشەوە حکمەوەی کە پەرلەمانی تازە هەڵبژێتە هەمووی بۆتە کار بەڕێکرد تیشک زیاتر خراپێتە سەر کار و چاڵاچیەکان بەڵام زۆر جار ڕەوشی خراپ نەسەقەمجیی وەزعمان لەگەڵ بەغدا وای کردووە هاوڵاتی ڕەنگە کەمتر جانی بە ئیجابی باشەکان ببینێت ڕەنگە بەتەکیدی ژوایە ئەو لەوێت بۆ ژیان و گوزارانی خەڵکە بۆیە پێم وایە ویستی چاکسازی ویستی ئیشکردن لەسەر بەرەو پێشدانی خزمەت گوزاریەکان خاڵێکی باشە بوونی کار و چاڵاچیەکانی موەسسەکەش بە خاڵێکی باش لە قەڵەم دەدەین بەڵام ئەگە بەتەما بین بە 6 تا 7 ساڵیان بە کابینێک یان بە دوو کابینە پێم وایە ئێمە لە چوارچێوەی وڵاتێکی کە ناوی عێراقا کە خۆشبەختانە لەو سێ چوار ڕۆژە تەقریری دوا بڵێن پۆلینکردنی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی دەرچووە ئێستا عێراق لە 20ەمین گەندەڵترین وڵاتی عالەم بێت بۆتە 36 کەەوە بەرەو پێشچوونەکە بۆ بابەتە بەڵام دیسان تا ئێستا عێراق لە وڵاتانەیە ئێستا 36مین وڵاتی گەندەڵە لە ئاستی عالەمە واتە لە کۆی 1970 ئێمە لە 36 تا ئێستا پۆلیلێکی ڕاست ئەوەش لێ لەبەرەوە تا ئێستا جایەتی بڵێن گەندەڵی هەڕەشەیە لەس ئەو وڵاتە هەنگاوی باژندراوان ئەوەی نەزاهە ئەیکا ئەوەی ڕقابەی مالی ئەیکا ئەوەی کاردا و نزگاکانی حکومەت ئەیکەن لە ئەلکترۆنیکردنی خزمەت گوزاریەکان هەمووی ئەچێ بەڵام بەڕاستی بەشێکی پێویستی بەکاتە بەشش پێویستیە بۆی کە لەگەڵ دەستپێکی پەرلەمانی ئێستا هەڵبژێردراوی و حکومەتی تازە پێم وایە
وەرگرتنی هەموو ئەو تەجروبانە و بە ئاقارەکی باشتر ئێستا پێکەوە تۆزێک گفتوگۆی لاوەچیمان کرد من گەشتبیرم بەوە ئیشوکارەکان باشن بەڵام نە ئیشوکاری ئێمە بێکەم و کوڕێز شەژی ئاساییە بەڵام بە ئاراستەیەکی باش و دروست دەڕۆین بۆیە کە بێ سەرجەم کایەکانی کۆمەڵگە حکوومەتی هەرێمی کوردستان مؤسساتی هەرێمی کوردستان هەنگاو بنێ بەرەو ئەوەی کە چۆن حکومڕانێکی باش دروست دەکات ئەوەی پێی دەڵێن گود گۆڤەرنسی بە ئینگلیزی واتە بنەمای حکومڕانی باش کە تێیدا شەفافیت لە ئاستێکی باشا بێ دیارەمە بێ ئەوەی ڕەچاو بکەین ئێمە دەستپاکی کاک حاکم لە بەرپاکردنی حکومڕانێکی باش پشتی شێری بەرناکەوێت دەزانین چۆنا بە پێی ئەتۆ هەر موەسسەیەکە بتێ هەڵسەنگانی بۆ بکەی کاگەرسەرانی بزانین ئەمە ئەم دەسەڵاتە قانونەکەی چی ئەڵێ دەسەڵاتەکەی چییە وە چیشی بۆ کراوە یعنی مەسەڵەن ئەوەیە بەتەئەکید ئیشی دەستی دەستپاچی وازەحە هەوڵدانە بۆ بڕابڕکردی گەندەڵی بۆ نێشتی کەلچەری گەندەڵی بۆ بەدواداچوون بۆ کار و چاڵەچەکانی حکوومەتە بەڵام ئەوە نابێت کە مؤسساتی کەرتی گشتی چ ئەوەی لەژێر چەتری حکوومەتی هەرێمە چ مؤسساتی زیاتر مانای چکە خۆ دەزانین لە هەرێمی کوردستان ئەنجومەی دادوەریمان هەیە دەستگای تەشریعمان هەیە کە پەرلەمانەوە جانبی تەنفیزیمان هەیە کە خۆی لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان دەبینێت کۆی پرۆسەکە ئەبێ بەڕاستی بەو ئاراستە هەریەکە ئەو ئەرکانی خۆی لەسەری کە لەسەر لە قانونەکە جێبەجێ بکە کەواتە ئەو کات دەوری چاودێری مؤسسەکە زیاتر بێ واتە دەستەی دەستپاچی چەشی دەستەکەی چییە یاسایە سەروەری یاسا چە سەروەری یاسا لە هەرێمی کوردستان بەقووەتر بێ بەهێزتر بێ بنەماکانی سەروەری یاسا ئەمە بتوانین زیاتر بچەسپێنین زیاتر ڕۆڵی مؤسساتی چاودێری بەدەردەکەی و پێچەوانەکەشی خوانەخواستە ئەگەر نەبێ هەروایە کاک حاکمەوەی کە ناوی گەندەڵی بێت و شمولی ئەم بابەتە بکە ئێوەکو دەستی دەستپاکی دەتوان دەستی بۆ بەرن ئیشی لەسەر بکەن بەتەکیت ئەمە ئەوە ساڵین تۆمارمان هەیە لە هەر سێ بەڕێوەبەرایەتیەکان ئێمە بەڕێوەبەرایەتی لێکۆڵینمان لە پارێزگای هەولێر و دۆوەکو سلێمانی ناو سەرتری پارێزگاکان هەیە هەر سکاڵایەک بۆتە لای ئێمە تۆماری بنەڕەتی هەیە کە زانیاریەکە تۆمار ئەکرێ هەواڵدەریەکە تۆمار ئەکرێت وایە بێتە جەزایی کاچێتە بەردەمی دادوەر هەموو ئەحسایەتەک هەیە ناتوانین ئێمە بە هیچ بیانوێکی سکاڵایەک ڕەتکەین تەنانەت لە تعدیلی 2014 بووە دەڵێت تەنا ئەو ئەخبارانەش وەرەگرین کە مختەلیشەوە تە مختەلەوەتەنە ناسراویشە لە نووسینەوەکە ناسراوەکە بوو بە ئەخباراتی کازیبە دەبان دیارە فەرقی بینی زمانی کوردی عەرەبی بوو دەوتم کاکە بە سوحبەت وتمەگە بزانین درۆشە 100% ئەبێ وەریگرین لێ تاخیرکەین زە بزانین لەبەرەوە هیچ سوورەیەکمان نییە بۆ وەرگرتن بەڵام ئایا من پێت ئەڵێم ئایا کوردستان بۆتە ئەوە نەخێر من نامێت بڵێم کوردستان هێشتا هەنگاوی باشمانراوە بەڵام هێشتا زۆر ماماوە بینە سەروەری یاس ڕەبتی بەو بەڕێزانەیە کە حکومڕانیەکان برایەکەم ینی ئێستا مەسەڵەن حکوومەتی داهاتوو کە چاوەڕێندەکەی لەو دوولایەنە بەڕێزەی کوردستان کە زۆرتری کورسیان وەرگرتووە لەگەڵ چەند لایەنێکی بەڕێز لە پێکاتەکانی تر کە بەشێکی گرنگە لە هەرێمی کورد لەبەرەوە یەکێک لە خاڵە ئاساسیەکان بوونی ئیرادەیەکی سیاسی بەهێزەوەتە کاتێکە لایەنە سیاسەکان ئەو کۆیوانە حکومەکان قرار بدەن کە سەرجەم بەرپرس و فەرمانبەر لە هەموو ئاستەکاندا خازعکەن بە عملی دیارە لە ڕووی نەزەروی کێشەیەگرین ئێمە وەزیری بانگەکەین وەزیری پێشوو بانگەکەین سکاڵا ئەکەین بەڵام پرۆسەی دادگاییکردن ئەوەی کە زۆر جار ئێمە ڕخنەمانێ دەژیری بۆچی لە بەغداوایە و بۆچی لە کوردستان وانە ئەو پرۆسە ڕەبتی بەوەیە شێوازی حکومڕانی لە کوردستان خۆت دەزانین هەردەم حکوومەتێکی ئەساس برن لە دوای 92 خۆت ئەزانین حکومەت لە بینی ئەو دوولایەنە بەڕێزە بەڕێ لە هەموو کابینەکان چەند لایەنێکی تر بەپێی پێگەی وەدەسهاتویان لە پەرلەمانە ڕۆژداریان تێدا کردووە بۆ نمونە مەسەڵەن لە درێژایی پەرلەمانی کوردستاندا تا ئێستا هیچ بەرپرسێکی باڵا و بڵێن وەزیر و سۆژی وەزیر متمانە لێوە نەگیراوەتەوە چونکە حکوومەتەکە حکوومەتێکی ئیتلافی بووە تێدا بووە هیچ وەزیرێک کەم و کوڕی نەبووە مەس باسی محاسبەی سیاسی ئەگە ما باسی محاسبەی قانونی ناکەم ئەو بۆ ئەوشم نیە هیچ شتێک لەسەر خۆمان لابەرین ئێمە لە ئیجرئاتەوەی کە لەسەرمانە ئەیکەین قەزایە حاڵی دادگا ئەکرێت ئەحکامی دادگا بەدەست ئێمە نییە دادگاکان لە کوردستان خۆیان سەر کاک حاکم مەسەر بابەتی ئیجراء قانونیەکە نزمترین لیڤڵ و ئاستی گەندەڵی و بەرزترین ئاستی گەندەڵی کە تا ئێستا وەکو دەستەی دەستپاکی ئیشتان لەسەر کردبێ چی بووە یعنی چۆن مەبەستم وەکو کەیسەکان هەموو کەیسێکە کەیسێ بۆ نمونە تێدا ئەمە گەورەی کەیس سێ پێوەری ئایا ئەو بەرپرسانەی برێن ئەرچی بەرپرسایەتی ئەوانەی کە تێدا تۆمەتبارن واتە لە ڕووی ئیداری و کارژێڕیەوە مدیر عامن بەریکاری وەزیرن وەزیرن سەروترن ئەوە دوو بەڕاستی حەزمی ئەو پارەی کە تێدا بەسەرەن
خۆی حەزبی پارەچێ بە زۆمەڕ کەسێک گرێبەستێک ئەکرێت بۆ نمونە بە 10 ملیار دینار تۆ خۆ معنایوانی ئەو 10 ملیار دینارە بە کاملی بە هەدەر درراوە بەڵام کە تۆ زۆر جار ئەو پێوەرە قیاس دەکەی ئەڵێمە کەسێکمان لایە ناوەڕۆکەکەی 10 ملیارە بەڵام ڕەنگە لە دوای حکومدان ئەگەر تەسبیت بێ بچینە ڕبعێکی ئەو مەبلەغە سەدەی ئەو مەبلەغە چەندی ئەو مەبلەغە بە هەدەر درابێ کەواتە ئەو سێ پێوەرە هەیە بۆ کەسیگەر بەڵێ ئێمە زۆر کەسمان لە هەبووە لە ملیارمان هەبووە لە 2 ملیارمان هەبووە زیاترمان هەبووە هەمان بووە بەشێکی گەیشتۆتە ئەنجام و بەڕاستیدا بڵێن میکانیزمی باش بۆ حکوم و گەڕانەوەی پارەکە هەبووە بەشێکی لەو کەیسان تا ئێستا لەلامان هەیە کە لە قۆناغی بڵێن لێکۆڵینەوەدایە و لە ژێرشرافی حاکمەکانی تاقیق بەڵێ هەر سێ پێوەری تێدا هەیە نەتیجە و دەرەنجامی ئەو کەیسانەی کە مەجرای قانونی خۆیانیان وەرگرتووە بەدڵی ئێوە بووە و ئەگەر بۆ نمونە لە کەیسێکان نەتیجەکە بەدڵی ئێوە نەبوو دەستەی دەسپاکی دەتوانێت تانە لەو بڕیارە بە بەڵێ پێی قانون محاکەماتی جەزایی کە هەر بڕیارێک لە دادگا دەرەچێت کەسی متەزەڵیرەوە دەتوانێت تانە لە بڕیارەکاندا ئێمە دەتوان بێت بڵێم سەروی سەتانەوەتی ئەو بڕیارانەی لە دەگاکان دەرەچن سەروی سەتانەوە نەموتە سەد ئێمە تانەی لێدەین پێمان وابێ پێمان باشە ئاراستەی بڕیارەکە بەرەو ئاراستێکی تونتر بڕوە بەڵام ئێمە تەنها چەکی دەستی ئێمە لە ڕووی یاسا تانە لێدانە بەڵام ئەوە دادگاکان خۆیان سەرشکوتنی سەر بەخۆن لە ئیجرات بۆ نمونەگە لە دادگاکان لە ئیسناف بێ بە سیفەتی تەمیزی یان زۆر جار چێتە دادگای تەمیزی کوردستانەوە دادگای پێداچووی کوردستان بەشێکی زۆر جار تانەکان وەرەژیە زۆر جاریش دادگای تەمیز پێی وایە کە حکومەکە لە جێ خۆیەتی بەڵام وشگوتنی ئاعترازی تۆ تەنها لە ڕووی قانونیەوە تانە لێدانەکە لە سەدان 90 زۆر نی ئێوە تانی لێ دەدەن بۆ وڵاهی ڕەنگە برێم حساشی دەخی بەڵام لەوە کەمتر نییە ڕەنگە لە هەندێک بارە تۆزێک کەمتر بێ لەبەرێ پێمان یەکەم لە 2 ساڵی ڕابردووە دیاردێک هەبوو لە محاکمی کوردستانی سەرش پێڕەوی دەکەن دیاردەی ڕاگررتنی جێبەجێکردنی حکوم بەڕاستیەوە لەسەر ژمارەیەک بەرپرسی کاژێڕی باڵا مەسەن کۆنە بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی و ڕایشکارەوانە جێبەجێ دەکرا تەبەن ئەو چەمکە ڕاگررتنی جێبەجێکردنی حکم بۆ ئەوەیە بۆ من کەسێک یەکەم جار بڕێن لە تاوانێک دەگڵێت و پێشینەی تاوانی نییە ئێمە بچە نەزەری ئێمە ڕووی خانە پێماوە بکە ئەوە بۆ تاوانەکانی گەندەڵی ناشێت چکە تاوانەکانی گەندەڵی زۆر کەم بە سڵفە نین ئەگەی هێمار و تەقسیرە مشکلەمان نییە بەڵام کە عەمدی بێ بە تەکید لەبەر ئەوەیە چێک لەوان ئێمە تانەی لێ دێن ئەو بابەتەیە بەڵام بەداخەوە زۆر جار تا ئێستاش بە جۆرێک لە جۆرەکانە دادگاکان لەسەری دەڕۆن وەک وتم دادگا ئێمە دەتوانین تانەی لێ بین ئەوی تریش ئەوەیە کە ئیتیجاچی برن زۆر تەشەدودیمان نەبینیە لە دادگاکان بەرەو مەسەن بۆ من کەیسەکانیان پێم وایە ئەمە زۆر ئەڵێم ئەگەر ئێمە ساڵانە 200 تا 300 کەیس تۆزێک کەمتر دەنێرێ دادگاکان ئەگەر دادگاکان مەسەن 30 حکومی تۆت هەبێ لە تەبعاً بە بوونی بەڵگە خۆناخواستە خۆمە نامانەوێ ئەبێ حکم کە بەڵگەی تێدا بێ کە پێشمای ئەو بەڵگەیە هەیە لە کوێی ئەوانە ئەوە ڕەدعاچی گرنگ دروست دەکانی ئەو ڕەدعا لە لای ئێمە نیە ئەو ڕەدعا بە بڕیاری دادوەرە بە ڕێزەکان و داگەکانی کەتن و تاوانەکان بەڕێوە دەچێ هەندێک جار هەیە بەڵام دیارە وەکو پێویست نییە بۆ ئێمە تانەی لێ دەدەین باش سزاکە گەشتووە بە ئاستی بەندکردن یاخۆ دوورخستنەوەی ئەو بەرپرسێکە گەندەڵی کردووە نمونەوەمان هەیە کاک حاکم بەڵێ بەندمان هەیە بەندکردنمان هەیە بەڵام ڕاستی بۆ پلە باڵەکانمە چەندێک حالەتمان هەبوو حالەتێکی وەبزام غیابیمان هەبوو لەگەڵ ئەو چەند حالەتەی وەقف تەنفیز ئەوەیە کە تۆ ئەو بڕیارەی بەس ئەو حکومەی بەسەر جێبەجێ ناکەی بە بۆ مەرجەی لە ماوەی 3 ساڵە نەگەڕێتەوە ئەو بوار ئەگەر لە ماوەی 3 ساڵە بوو لە خوارەوە بەڵێ بەڕێوەبەری گشتی و جێگیری بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرمان هەیە حکم دراوە بەڵام دیسان تا ئێستا فەرقەکە لەوەیە ژمارەی ئەو پلە تایبەتانەی کە لە قۆناغی تاقیقیان لەگەڵاکرێت تەسەڵەوەکەم سەروی 120 کەس زیاتر بوو بن لە چەند ساڵی ڕابردوو بەڵام ئەو ژمارەیە لەگەڵ حکومەکە زۆر ئەوەنی ئەوەش ڕەبتی بە حدوتم تێڕوانی دادوەرانی لێکۆڵینەوەی دەستپاچیە بۆی ئایا ئەو فایلانە وەکو پێویست بەڵگەی تێدا بینێرنە دادگا و ئەگەر چیتە دادگا بە چ شێوازێک تەعامل لەگەڵ ئەو بابەتە دەکا یعنی 100 تا دەتوانم بڵێم 70 تا 80 پرۆسەکە ڕەبتی بە دەسەڵاتی دادوەری هەیە چکەم حاکمی تەحقیقیش ئەندامی دەسڕاستە لەگەڵ ئێمە ئیش ئەکەن و تەنسیق و هاوکارێکی باشمان هەیە بەڵام نەتیجەدا ئەو دادوەرە و ئەندامی دەسەڵاتی دادوەریە بۆیە کە لاوازی یاخود ئەو حەڵقەیە کە زۆر گلەی لێ دەکرێت بەڕاستی
ئێمە زۆر جار لەگەڵ ئەوانە گفتوگۆکەین و تەنها زمانی گفتوگۆ و خۆ دزاینتانە لێدان هەیە لە بینی موسساتی هەرێمی کوردستان. هیوادارین ئەو بابەتە لە داهاتووە باشتر چای پێدا بخشێندرێتەوە و ساڵانە چەند حکمێکی هەندێک مشددمان هەبێت تەعاان لەگەڵ بوونی بەڵگا پێم وایە ئاستی دژایەتی گەندەڵی بە ئاستەی باشتر دەستە پێش. کاک حاکم دامەزراندنی دادگایەکی تایبەتمەند تێکێک بوو لە داواکارەکانی ئێوە ئەم بابەتە تا چەند گرنگە بۆ یەکلایکردنەوەی کەیسەکانی گەندەڵی ینی پێ وایە بۆ ئەمە ڕێڕە و دەرچێکی باش دەبێت بۆ ئەوی ئێوە ئەو گلەیی کە هاتانە نەمێنێت بەتەکیت خۆ دەزایان ڕەنگە سەروی 6 بۆ 7 ساڵ ئەبێ ئێمە بەردەوام لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکانمان لە دانیشتمان لەگەڵ سەرۆک کۆدامانی ئەنجومەنی دادوەری داوامان کردووە بەڵام تا ئێستا بەڕاستی ئەوە نەهاتۆتە دی. پێم وایە تەشکیلکردنی محکەمەیەکی مەرکەزی یاخود سنترال بۆ هەردوو جانبی لێکۆڵینەوە و حکومکردن بە تایبەتی لە بابەتی تاوانەکان خاڵێکی گرنگ ئەبێت بۆ ئەوەی کە پرسی دژایەتی گەندەڵی زیاتر بستە پێش و کات خۆی بەداخەوە بڕیارەکە و لە ئەنجومەنی دادوەری لە زەمەنی سەرۆکی پێشی ئەم جەنابی کاک حاکم جەبار کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی دادوەریە بەڵام دوای بڕیارەکە بەڕاستی هەر لەلایەن خۆنەوە گۆڕا بە شێوەیە کە چەند دادگایەک لە هەر چوار سەرۆکایەتی تێهێڵچوونەوەکان تەرخان بکرێ. ئەوەش ڕاستە جۆرێک لە ئیتیمام و گرنگی درراوە من ناتوانم این کار بکەم لێرەوە سوپاسیانەکەم بەڵام نەگەیشتۆتە ئاستی تەمەحی ئێمە لە تەرخانکردنی دادگاکە زۆر جار پێیان وا بوو کە لەبەر ئەوەی ژمارەی کەیسەکان زۆر نییە بۆ ئێمە دادگاوتم ئێمە وانە تۆ کاتێک کە دادگایەک تەرخان ئەەکەیت ئاماژەیەکی بەخۆ دەدەیتە ناوە و دەرەوەی خۆت کە تۆ بەڕاستی هەنگاوی جدید ناوە خۆ دەکرێت ئەو دادگای ئەگەر کەیسەکانی گەندەڵیش ئەوەندە زۆر نەبوو لە پاڵ کەیسەکانی گەندەڵی وەکو چۆن ئێستا ئەو دادگانەی کە کەیسەکانی گەندەڵیان تێدا کەیسی تریش دەبینن ئەوە شەروا بێ بەڵام نازان بە هەر جۆرێک بڵێن ناکۆچی و جۆرێک ئەو وەزعی کە لە وەزئی ئیداری لە هەرێمی کوردستانە تەسەورەکەم مەسەڵەن من زۆر تا ئێستا سەبەر ڕئیسیەکە نازان بەڵام سێبەری لەسەر ئەو وەزع بەجێهێشت بێ یاخود خۆیان نەگەیشت بنەوە قەناعەتە. من پێم وایە تا ئەمە چەند جار لەگەڵ جەماعەتی NDP لەگەڵ قونسولیەی ئەمریکی بەریتانی بەڕاستی ڕێکخراینی هەمویان ئەویان زۆر پێ باشەوە کات خۆش کە بڕیارەکە دەرچوو هەموو زۆر دەستخۆشییان کرد سوپاسنامەیان بۆ ئێمە نرد بۆ ینی ڕێز بە عەفو و پیرۆزبایی نەک سوپاسنامە بەڵام بەداخەوە نەچوو. ئێستاش پێم وایە مەگەمانێ بچینە ئاستێکی باڵاتر لە بەرەنگار بوونەوەی گەندەڵی و ئەو گلەی و کەم و کوڕیانەی کە لە هەموو ڕوێکەوە هەیە ئەوەیە ئێمە بە دادگایەک تەرخانکراوە بێ و ژمارێک دادوەری بەڕێز کە بتوانن بەڕاستی هەم متەفەڕێق بن و هەم لەسەر کۆمەڵک پێوەری دیارێمە هەموو بەدادوەرە بەڕێزەکان لا ئێمە جێ متمانن بەڵام ڕەنگە بۆ دادگای دەستپاشی ئەکید کۆمەڵک مواسافاتە بێ زیاتر بێژینە هەموو دادوەرێک دەکرێت لەو ئیشە بێت بەڵام ڕەنگار ئیشێک کە بێ لە بینی من تۆیە کە تۆ بتوانی باشتر بیکەی معناوەنی ئەوە هیچ تانەیەکە لە منیان بە پێچەوانەوە بۆیە ئەوە بکرێ خاڵێکی باش و گرنگ دەبێت کە هیوادارین لەگەڵ ئەم تەشکیلەی داهاتووە حتا پێم ئەنجومەنی دادوەری خۆشی نانی هیواداری ئێمە بەردەوام قسەیان لەگەڵاکەی بگەن ئەو قەناعەتە چونکە بەڕاستی دژایەتی گەندەڵی لە هەرێمی کوردستان کە بچێتە ئاستێکی باشتر پامێکی زۆر باش دەنێرێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی لێ دەبێت یەکێک لەو کۆڵەگانەی کە بنەماکانی حکومڕانیەکی باش لە هەرێمی کوردستان تەسبیت دەکات و بەڕاستی متمانەیەکی زیاتری کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەو هەرێمە دەستەبەرەکات. باش کاک حاکم ئەگەر پرسیاری لێ بکرێت دەربارەی ڕێژەی گەندەڵی یعنی هیچ ڕێژێکمان هەیە بۆ نمونە هیچ پێوەرێکی بیسەلمێنێ کە ڕێژەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا ئەوەندەیە چۆن دەگەن بە سەرچاوی ئەم ڕێژەیە؟ وڵی ڕێژەی حەقیقی زەحمەتە کاگەرسەران تەنانە ئەو وڵاتانی کە بەڵێن سەرخای شەفافی نێودەوڵەتی کۆمەڵک پێوەری هەیە پێوەرەکانی لەبوونی پەرلەمانە لەبوونی قوانینە لەبوونی موسساتی ڕەقابیە لە ئەکتیڤ ئەدای بە سڵتەی دادوەریە لە بوونی یاسای بودجێری کۆمەڵک پێوەرە لەسەری حکوم دەکات لەبەر هەرێمی کوردستان بەڕاستی هەرێمێکە لە چوارچێی دەوڵەتێکە دەوڵەتێکی سەربەخۆ نیە ئێمە لەگەڵ ڕێکخراوی شەفاوی نێودەوڵەتی بەڕاستی گەیشت لە ئیتفاقێک کە ئەوان سەپۆرتی هەندێک مؤشراتنیاش ڕادەی شەفافێت لە موسساتی هەرێم بکەن بەس بەڕاستی لەبەر ئەم ساڵ کە ئیدارەی تازە لە ئەمریکا دەست بەکار بوو ئەوان بودجێ هەموو موسساتی دەرەوەیان بڕی بە UNDP ئەوانە هێشتا بەرنامەکە نەچوتە کە بواری جێبەجێکردن بۆیە کە ئەوەی کە بۆ دێم هەم جارە دەڵێم ئەو داتانەی ئێمە بڵاوی دەکەینەوە دادای حەقیقی نین چکە پێمان وایە زیاترن بەڵام تۆ ناچاری لەسەر داتاکانی خۆت لەسەر دەربێنی بەڕێوەبەر بۆ نمونە ئەم ساڵکەرتی
تەندروستی ساڵێشکە کەرتی پەروەردە ساڵێشکە کەرتی خوێندنی باڵا تۆ لەسەر ژمارەی سکاڵاکان حکم دەدەی بۆیە کە ئەوە هیچ ژمارەی حەقیقی نییە و ڕەنگە جاری وا بووە لە یەک کەرتا بۆ نمونە سکاڵایەکی زۆر بووات جار ساڵ جواب بۆ لە پارێزگایەک زیاتر بوواتۆ لە پارێزگایەکی تر بەڵام تۆ لەسەر ئەوە بۆیە کە چونکە خۆی تاوانەکانی گەندەڵی ئەسڵەن تاوانەکان کە پێی دەری لە تاریکی ڕووەدا جارە پرسیارە کاک حاکم وڵا بۆ نمونە هەست سروشتی شەکە وای کردووە بۆ نمە گەندەڵی لە پشت پەردە وەکو پێشەکەی باسم کرد ینی بەنهێنی ئەنجام دەدرێت حتا میکانیزمی کەشفکردنی کارێکی ئاسان نییە بەخێر ینی بابەتەکە ئەوەی ئەوە دەستان ناگات بەسەر چاوی گەندەڵەکان بۆیە ئاوایە نەخۆ دەبێت بێ ئیخباریەکە بێ هاڵێکە بێ مەسەن جانا بەدەستە ئەزانی لە کەفری شتێکەیە لە زاخۆ شتێکەیە قوڕە نازانم لە هەر شوێنێکەیە سکاڵایەک بۆ ئێمانی لە ئەنجامی سکاڵاکەی بە دوواداچوونی بۆ دەکەین ئێمە بای ئەوەندە کادیر و بەڕاستی متەحەڕی و محەقیق و وەربینمان نییە بەبێ سکاڵا بەڕاستی تەفتیشی پێشوەختە بکەین کە ئەوە لە بەغدا ئەوە هەیە بۆ نمونە مؤسسەیەکی وەکو بەغداد نزیکەی 5 تا 6 هزار کاربەندی هەیە مؤسسەیەک لە هەرێمی کوردستان لە دەوری 250 تا 260 کاربەندی هەیە یعنی 100 بە 100 یان 1 بە 80 نازانم نسبەکە چەند دەرەچێ کەواتە تۆ پێ توانای خۆت دەتوانێت بەدواتونیە بەڵام ئەگە تۆ سبنێکە مەسەرەن 1500 کارمەندە هەبێت لە هەموو کەرتەکان و لە هەموو قەزام ناحیەکان تۆ ئۆفیس و نوێنەرایەتی بێ بەڵێ توانی بە باشتر بەدواداچوونی بۆ بکەیت بۆیە کە نەبوونی ئەوەیە کە بەشێک لە هاوڵاتیان مثلەن کەمتر هاوکارن وەرە لە ئێستامان پار لەبەروی حملێکی باشمان لە سەمەوزۆی هێڵی گەرمی 10-15 کرد کە هێڵێکی بە خۆڕایە بۆرد و کۆمپانیا سێل و کۆڕک باشترە بەڵام هێشتا پێمان وایە بە هێشتا دەکرێت زیاتر ئێمە هەڵمەت بکەین و ئەم سابەتەماین ئەمە مزوعە لە دهۆک و لە هەڵەبجە ئەوانەش دیسانە هەڵمەتێکی باشی بۆ بکەین بۆی کۆنتاکت لەگەڵ هاوڵاتیان باشتر دروست بکەین باش کاک دکتۆر کەواتە یعنی دەتوانین بڵێن میکانیزمی دەرخستنی گەندەڵی هەمان و میکانیزمەیە کە لە وڵاتێکی پێشکەوتوی ئەوروپی پیادە دەکرێت هیچ جیاوازێکی هەیە لەگەڵی ئێمە یعنی مەبەست وەرگرتی ئیخباری بڵێ ئیخبارەکە هەمان شێوازایەتە لە ڕێگەی تەلیفۆنایەوە لە ڕێگەی هێڵی گەرمایەوە لە ڕێگەی ئیمێڵاتە هەتا ئەمە سندوقیشمانەیە بۆ ئەمە سندوقی سکاڵاشمانەیە لە باڕێبەراتیەکان زۆر جار خەڵچێک بەسەر بەبێ ئەوەی نای خۆی بنووسێ زەرفی شتەکاتێ تابان لەوەش بینتە ئێستا مؤسساتی ڕەسمیش لە هەرێمی کوردستان کاتێککە پەرلەمان لە کارابێ ژمارەك دائیمەن پەرلەمانتاری چاڵاک کە بوون کە بەڕاستی لە سکاڵا هێنان بە دەستی دەستپاچی درێغیان نەکردو ئێستا مؤسساتی ڕسمی وەزارەتەکان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کەیس و بابەت ئەنێرن بۆ دەستی دەستپاچی کەەوە خاڵێکی باشە بەڵام پێمان با هێشتا دەکرێت و تەعاونە باشتر بکرێت چونکە من دائیمەن دەڵێم مەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕقابەتی داخلی بەخوەتی هەبێت ئەو خاڵێکی گرنگ و هاوکارەکە ئێستا تەبەن ئەو ڕقابە فەرمانگەی ئەمە هەنجی بەدواداچوون ئەو ڕۆڵە دەبینێ چەند ئەوان ئەکتیڤ و چالاک بڕنەگە زۆر ڕێگری لە زۆر خروقاتی قانونی بکەن پێویست نەگاتە ئاستی تاوان و بەڕاستی بە هەدەردانی دارایی گشتی بوون لە چوارچێوە کارجێڕەکەی ئەوان دەتوانن کۆنتترۆلی بکەن هەتا ڕەنگە پرۆسەی چارەسەرکردن و بنەبڕکردنی گەندەڵی خراپتریش کات ئاسانتر بە بۆن هەموو هەر وەزارەتێک کە بەشی وردبینی داخلی خۆی هەبێ بە دوواداچووری خۆی هەبێ کە عاتەنەوە ڕەپی بە مەکتەبی جەنابی وەزیرەکانە ئەوە خاڵێکی گرنگە بێ ئینجا لەگەڵ یا مؤسساتی ڕقابی کە خۆت دەزانیمە دیوانی چاودێری داراییمانەیەکە ساڵانە وردبینی لە داهات و سەرفیاتی هەموو مؤسساتی حکوومەتەکەات دوای ئەوە کاتی ئەگە دەستکاری گومانێکە بێ بە دەستکاریکردنی داهاتی گشتی ئەو کاتی شەکە دەکەوێتە ئەرچی دەستی دەستپاچی ئەکیت پەرلەمانشکە لە کارە ئەبێ و پەرلەمان هەم جگەرەوەی گەورەترین دەستگای تەشریعیە لە هەمان کاتە گەورەترین دەستگای چاودێری شەکەوە توانێت لە ڕێگەی میوانداری و سەردانی وەزیرەکان و بە کورتی داوای لیژانی بەدواداچوونەوە توانێت ڕۆڵی چاودێریشی گرنگ ببینێت هەماڵکردنەوەی بەرگە و یاساکانی دەستە دەستپاکی بۆتە ئەمری واقع پێ دوای ینی لە کابینەی داهاتی حکوومەت یەکێک لە ویشانەی کە دەبێت بکرێت بۆ خزمەتکردنی ئەم قەزێ ئەم دۆسیە دەبێت دەستکاریکردنی هەندێک بەرگە و مادەی یاسایی بێت بەتەکیت دوا تعدیلی گرنگ کە کرابوو 2014 بوو یعنی ئەمە قسە لەگەڵ بەڕێستاکە نزیکەی 8 ساڵەوەیە 8 ساڵ زیاترەوە نیە تقریبا 8 ساڵ ئەبێت پێم وایەمە لە 2019 تعدیلێکی کەمان حاضر کرد بەڵام بەهۆی ڕێگنەکەوتنی کوتلەکانی ئەو ساینا پەرلەمان بەڕاستی نەکرا بەڵێ ئێمە توانینە وەرکە بدۆزیەوە ئێستا لە مێشە بیرمان لەوە کردوێتەوە کە لەگەڵ دەستپێکی پەرلەمانە ئێمە خاڵە گرنگکان ڕەنگە لامان وەرچاو بێ
پێمان باشە دەسەڵاتی دەستی دەستپاشی لە زۆر خاڵدا گرنگ زیاد بکرێەوە سوود لەو تعدیلی یاسای دەستپاشی عێراق ببینین کە 2010 ئەنجامیاندا زۆر خاڵی گرنگ و باشی تێدایە بەتەکید لەگەڵ هەموارکردنەوە یاسای پێمایە دیوانی چاودێری دارایی و مؤسساتی تر و ئەوانە هەموو دەبنە میکانیزمێکی باشتر لە چوارچێوی وتم بەرنامەیەکی گشتگیر بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئیسلاحاتێکی جەزری ئەو چاکسازی کە دەست پێکراوە بەردەوام بێ تا دەگاتە خاڵێکی کۆتایی یاخود خاڵی کۆتایی نییە لە ژیانە تۆ بەردەوام پێویستە بە چاکردنی سیستەمەکەیە بەڵام خاڵێک کە تێیدا هاوڵاتی بەڕوونی بەرهەمەکانی ئیشی مؤسسات خۆی ببینێت. جاوەڵا هەر ئەوەکو ئاخر پرسیالای خۆمدام نابوو کاک حاکم کەواتە لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی خاڵێک لیڤڵێک ئاستێکەیە بۆ نمونەی ئێمە بگەین بەو ئاستە بەو نەتیجەی تر بڵێن وڵات شامی شەریفە نەخێر قوربانسا لەو پۆلینەی ڕێکخراوی شەفافی نێودەوڵەتیەکە بەڕێزبینی بێتە دو هەفتەی ڕابردوو بڵاو بووە دانیمارک یەکەمین وڵاتە لە عالەم ئەوان پێوەری 1% دانیمارک پێم وایە 91 یان 92 ینی لەبەرەوە نییە لە ژیانە چونکە تەبیعەتی مجتەمەعی بەشەری دائیمەن تاوان هەیە دائیمەن خراپبەکەرانی دەسەڵات هەیە بەڵام ئەبێ دائیمەن لێت بەداچوونەوە سزا شەبێ بۆ نمونە زۆر جار دەبینی لەسەر ئاستی عالەمە لە پڕ کۆمەڵک بڵێن فەزاحی گەورە دەرەچیوەکو ئەوراقی پەنەما کە باز لە ڕەشوە و بەرتیل و سپیکردنەوەی پارە بە تریلیۆنەهای ئەندەکە بە هەزارە ملیار ئەکات بۆیە کۆمەڵگەی مرۆڤایەتی تا هەبێت تاوانی شەیە بەڵام مهمەیە کە تاوانە بێ بە دوواداچوونەوە سزا شەبێت گرنگی هاوڵاتی هەست بۆکە کە چاودێرێکی لەسەر هەیە بالضبط. زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم سپاس بۆ ئامادەبوونیت. سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ دەرفەتە. بینەرانی ئەزیز بابەتێکی دیکەی گەرمی ڕۆژ خواتان لەگەڵ.